سەرەتای پرۆگرامەکە با قسەکردن لەسەر یەکێک لە کاری یاخود یەکێک لە پێشانگە تایبەتەکانی یەکێک لە فۆتۆگرافەرە چالاکەکان کە ئەویش ئاکام شێخ هادیەک یەکێکە لە فۆتۆگرافە چالاکەکان و لە چەند ڕۆژی ڕابردوودا نمایشی دوو پرۆژەی نمایش کردووە لە پەیمانگای فەڕەنسی لە بەغداد کە ئەوانیش پرۆژەی مۆزەخانەی نەمرووە هەروەها پاوەر ئۆف وۆتەیە. ئاکام شێخ هادی لە بەغدادەوە لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵمانە قسەی زیاتری لەگەڵاکەم. کاگاکەم سلااوت لێبێ و ئەم کاتت باش. کاگاکەم لە ڕێی سکایپەوە لەگەڵمە. کاگاکەم ئەم کاتت باش. سەرەتا ئەمەوێت ئەم دوو پرۆژەیە مۆزەخانەی نەمری و پاور ئۆف وۆتەر ئەمە دوو پرۆژەی گیان لە یەک پێشانگایە یاخود ئەگەر باسێکی هەردوو پرۆژەکەم بۆ بکەی. سەرەتا زۆر دەسپاس. ئەم دوو پرۆژەی جیاوازە. پرۆژەی مۆزەخانەی نەمر پرۆژەیەکە ساڵی 2017 دەستی پێکردەوە لە بینی مۆزەخانەی ئێرانکراوی لەگەڵ مۆزەخانەی دۆڤەر لە پاریس کە بەشێک لە پرۆژەکە لە موسکۆ بەشێکیش لە پاریس خوێنی داون و دواتشێک لە گەلەریەکان لە دەرەوە نمایش کراون و پرۆژەیە وەکو فەڕەنسا وەکو لەندن لە بریتیشی جەنگمە ناکراوە. دوجار جیارمە بۆ عێراق بۆ نمایشکردن. یەکەم جار لە پەیمانگای فەڕەنسی لە هەولێرێکی کرد و دوجاریشیانە لە مانگی 12 بۆ پەیمانگای فەڕەنسی لە بەغداد. بەڵام پرۆژەی دووەم پرۆژەی پاوەر ئۆف وۆتەر پرۆژەیەکی ژینگەییە لەسەر بابەتی ژینگە قساکە وشکبوونی ئەوارەکان لە عێراقا کە ئەمان پرۆژەیەکی جیاوازە لەگەڵ پەیمانگای بەریتانی کردن و لێرە لە بەغا بۆ یەکەم جار لە قاعی حێوار نمایشکرا. بەڵێ ئەم پرۆژەی ئێستات مۆزەخانەی نەمری ئەمە ناونیشانەکەی یاخود ئەو مەسجەی کە ئەتەوێت لە ڕێگەی فۆتۆکانی ناو ئەم پێشانگایەوە بیدەی چییە؟ ئەمەوێت هایەکی گرنگ لە دەکاتەی ئەمەوێت لە گرنگی دیواری ئەو مۆزەخانە بکەم کە کاپیتالیزم بە شێوازێکی ڕاستەوخۆ سەپۆرتیانەکە وەکو ئەو مۆزەخانە بەناوبانگەی کە لە جیهان بەڵام هەموو مۆزەخانەکانی عێراق هەیە لەو مۆزەخانانە هەیە کە جەنگ بەشێک لە ژیانی ڕۆژانەی ئەو کاریگەریانی بۆیە لەم ڕێگەیەوە من هاتووم جیاوازی دیواری مۆزەخانەی لەگەڵ لە یەک ڤیدیۆیان نمایشەکەم بە شێوەیە کە دوو جیل تازە دێن باس لە گرنگی ئاساوارەکانەکەن لە هەمان تەمەنە جیلێکی تازەی فەڕەنسیەکان لەناو مۆزەخانەی دۆڤەر و جیلی تازەی ئەشکان لەناو کەمپی حەسەنشان بە نزیک مووسڵ دێن باز لە ئاساوارەکەی خۆیانەکەن. بەڵام ئەوانەی کە جیلی تازەی ئاشوورەکان کەێستا لە کەمپەکانە بە شێوەیەک لە شێوەکان هیچ زانیاریشانی لەسەر حەزارەتی کە هەیەە و ئەو مۆزەخانەیە یاربوومان دەرەکەوێت کە کاریگەری جەنگ چۆن بە شێوازێکی ڕاستەوخۆ کاری کردوتە سەر نۆڵجی ئەم جیل تازە ئێستاە. زۆر باشە کاگەکەم پێم خۆشە باسی ئەو بابەتانە بکەیت کە زیاتر تۆوەک و فۆتۆگرافەرێک فۆکەسیا خەیتە سەر بۆ ئەوەی کە کاری لەسەر بکەیت و لە پێشانگاکاندا زیاتر چ بابەتێک ڕەنگی داوەتەوە؟ من لە دوای ساڵی 2014 بڵێن لە کاتی هاتنی ڕێکخراوی وەرزی داعش بۆ عێراق و بە دروستبوون نەهرە بە شێوازێکی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ من کاریگەری لەسەر کاریگەریەکانی جەنگەکەن لەسەر ژینگە لەسەر خەڵک و تەنانەت لەسەر ئەو تاریخەی کە هەیە بە شێوەیەک لە شێوەکان کاری من لەسەر جەنگە بە شێوازێکی ڕاستەوخۆ و لەگەڵیشی ئەو لێکەوتانی کە جەنگ بۆ کارێکی سەرێکشێتیاندا. ئەگەر باسێک لە هونەری فۆتۆگرافی بکەینیان کاری فۆتۆگرافی مەرجە هەر کەسێک کە خاوەن بینینێکی جوان بوو بتوانێت وێنەیەکی جوان بگرێت ئەوە
فۆتۆگرافەرە یاخود ئەبێ هەمیشە چیرۆکێک لە پشتی فۆتۆکانیەوە بێ؟ خۆی لە ئێستاە بڵێن ژیان کار لەسەر جوانی ناکات مجاری خراپەتی و گرنگ نییە هەموو فۆتۆیەکی جوان فۆتۆیەکی باش بێ. بەڵام بەڕێ من هەموو فۆتۆیەکی باش فۆتۆیەکی جوان فۆتۆگرافی ەکانی کە دروست سەکرێسە لە دنیا بێ کۆنسپتێکی دیاریکراوی هەبێ و گۆڵێکی بێ کە بیەوێ باس لە کەیسێک و تەنانەت بە شێوازێک پشتو بێ بە بینینێکی سەرپێیانە بەڵکو ئەبێ ڕەتی هەبێ ڕێسێرچێکی زۆرەوە ئەو پەیامی بە شێوێک بە شێوەکان ڕێسێرچی بۆ ئەو لیکانی کە داخل بە پرۆژەکەی بن چ جۆرە لینکێکن و چۆن ئێوێ ئەو پەیامی بگەین. زۆر باشە. دوایین پرۆژەت لە چەند شوێن نمایش کردووە کارەکانت؟ دوایین پرۆژەم گەشتێک بۆ ئاشوور بوو کە پاریس نمایشم کردووە، لە بریتیش میوزیەم لە لەندەن نمایشم کردووە، لە ئانا گەلەری نمایشم کردووە و لە ئەرجەنتینیش لە نمایشم کردووە. ئێستا حاليا لە فستیڤاڵی شایقەیە بۆ هونەری. بەڵێ دەستەکانت خۆش بێ. ئاکام شێخ هادی فۆتۆگرافەر لە ڕێگەی سکایپۆ لە شاری بەغداد لەگەڵم بووی. زۆر سپاس بۆ تۆ.